لە یاری پاشکەی خولی پلێکی کوردستان یانەی ڕواندز خاوەنی پلەی 16 خولی پلەیەک و بەختیاری خاوەن پلەی 3 خولی پلە 2 لە سەر یاریگای دووەمی یانەی هەولێر بێگەیشتن. لا یەکەم دەرفەتی یاریەکە و لا خولەکی 11 دانا عوسمان توانی یانەی ڕواندز با گۆڵ یەکەم پێش بخات. بەختیاری دوایەم گۆڵە بەخۆی کەوتەوە و با چەندین لێدان لە دەرەوەی هێڵی سزا و بە چەندین هێرشی مەترسیدار وەڵامی ڕواندزی دایەوە. مەترسیدارترینیان ئەم لێدانە سەرە بوو عەبدوڵڵا حەمەدی گۆڵپارێز تۆپەکەی دوورخستەوە. بەختیاری لە نیوەی دومیش بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە فشارەکانی خستە سەر گۆڵی ڕواندز. لەم لێدانە بەخت یاوەری نەبوو ڕێگای ستونی گرت لە بڕی گۆڵ. لا خولەکی 67 نابژوان لێدانێکی سزای بۆ بەختیاری ئەژمار کرد. شوان قادر با سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. کۆسرەت بایز بەم لێدانە ڕاستە خۆیە هەوڵی گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ ڕواندزدا. ئیبراهیم محەممەد دەرفەتێکی زێڕینی بۆ ڕەخسا تاوەکو بەختیاری پێش بخات باش مامەڵەی لەگەڵ نەکرد. سەرنجام یاری بە یەکسانی بە کۆتا هات. پەنا برایبەر لێدانەکانی یەکلاکەرەوە لە خاڵی سزا. ڕواندز لە کۆی 4 لێدان سەرجەمی گۆڵ کردو. بەختیاریش لە 3 لێدان تەنها گۆڵێکی تۆمار کرد. هەر بۆیە ڕواندز براوە بوو. بەڕاستی یاریەکە وەکوونیایی حساب و چکە یەک یاری بوو نەی بێوەدا دەبەرزی لە بۆ دەرەجە دوویان دەمایەوە لە دەرەجەیەکی ئەمەش ڕاستی هاتوین یارمەتی ڕەواندز بدەین دەنا ئەمە یاریزانیان ڕەواندز نەبوون بەڕاستی بەس ئەو یاریە لەبەر خاتری خەڵکی ڕەواندز و لەبەر خاتری کاپتن ڕەوەندی هاتین یارمەتیان بدەین تەکلیفیان لێکردین ئەوەی لەسەرمان بوو ئەلحەمدولیلا زێبەجێمان کردو مانەوە لە دەرەجەیەک پیرۆزبایی لەم خەڵکی ڕەواندز دەکەم. شو پێنج پەنارتی الحەمدولیلا فەزلی خوایە پێم وتن ئەمگۆ گۆڵکە ئەمە دوو جەزا دەردێنین و الحەمدولیلا وا بوو. ئەوەی جێگەی داخە بۆ ئێمە کە ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی باش هەر لە بیدایەتی یاری و تا کۆتایی یاری ئێمە ئەبووە بە یاری یەکلاییمان بکرداتەوە بگرە چەند فرسەیەکی حقیقەتمان لە دەستدا ئەوەی جێگەی داخە بۆ ئێمە لە پاشەوەی کە تێبی میوان چەند ئەستێرەیەکی خولی نایابی عێراقیان هێنابوو بەڵام ئەو تەسیری لەسەر ئێمە نەکرد. ئەبووە ئێمە لە یاریەکە بمانتوانێت لە بەژەوەندی خۆمان کۆتایی ببێنین بەداخەوە بەلەدانی یەکلاکەرەوە شکستمانێنە. بەم شێوەیە بە وەرزی نوێ یانەی ڕواندز لە خولی پلەیەک یاری دەکات و یانەی بەختیاریش لە خولی پلە 2 کوردستان مایەوە. حسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.